کۆنگرێسی ئەمریکا هەنگاوێکی مێژووی بۆ فەرمیکردنی هەسەدا دەست پێ دەکات. دوای ڕووداوی پێشمەرگەکە گومان لە هەبوونی بەندیخانەی نهێنی لە کوردستان زیاتر بووە. بەغدا هۆشداری لەبارەی موچە دەدات و حکوومەت یەرەمیش بڕیارێکی چارەن و ساز دەدات. لیژنەی کاروباری سەربازی لە کۆنگرێسی ئەمریکا دوێنێ هەموارێکی بۆ یاسای ستراتیژی ئەمریکا لە سووریا پەسەند کرد کە پشتگیری لە تێکەڵکردنی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا لە ناو دامەزراوە ئەمنیەکانی سووریادا دەکات. ئەم بڕیارە وەرچەخانێکی ستراتیژیە بۆ کورد چونکە شەرعیەتێکی دەستوری و نێودەوڵەتی بە هەسەدە دەبەخشێت و سەرکردەکانیان دەبنا خاوەنی پۆستی باڵا لە وەزارەتی بەرگریدا. بە پێی پرۆژەکە هەسەدا وەک مۆدێلێکی سەرکەوتوو بۆ پاراستنی پێکاتەکان دەبیندرێت. ئەم هەنگاوە قەوارەی ئێستای کورد لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دەپارێزێت و لە ڕێگەی پرۆگرامە مەشقەکانی ئەمریکاوە پێگەی سەربازی و سیاسی کورد لە داهاتووی سووریادا وەک هێزێکی ڕەوا و پیشەگەر جێگیر دەکات. دوای ڕووداوی گیان لەدەستدانی پێشمەرگەکەی پارتی و بڵاو نەکردنەوەی هیچ بەڵگەیەک لەبارەی ڕووداوەکە و بوونی ناڕوونی زۆر، ئێستا گومان لە هەبوونی بەندیخانەی نهێنی لە هەرێمی کوردستان دەکرێت. ڕەحمان غەریب ڕێکخەری سەنتەری میترۆ لەم بارەیەوە نووسیوێتی وەزیری ناوخۆ وەڵاممان بداتەوە ئایا گرتوخانەی نهێنیمان هەیە؟ ئەگەر نییە بۆ لە ڕوونکردنەوەکەی پۆلیسی هەولێر پێیان نەوتین لە کام هۆڵی کام گرتوخانەدا خۆی کوشتووە، لا ژووری تاکە کەسیدا بووە، بۆ گرتوخانەی پۆلیس ژووری تاکە کەسی تێدایە، کوا بەڵگەی سەلمێنەر، کوا شاهێدەکانی ڕووداوەکە بەچی خۆی خنکان، کوا بەڵگەی سەلمێنەر، کوا ئاسۆ. ناکۆکیەکانی نێوان هەولێر و بەغدا پەیتا لەسەر موچە و داهاتی نانەوتی دەست پێ دەکاتەوە. ئەمڕۆژ عەدنان فەیحان جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایگەیاند داوا دەکەم حکوومەت ناردنی پارە بۆ هەرێمی کوردستان ڕابگرێت. بڕیاریشا ڕۆژی چوارشەممە حکوومەت هەرێم دوای ماوەیەکی زۆر کۆ ببێتەوە و بڕیار لەسەر داواکاریەکانی بەغدا لەبارەی جێبەجێکردنی سیستەمی ئەسی کۆدا و داهاتی ناوخۆ بدات. بە گوێرەی زانیاریەکانی ستاندەر حکوومەت هەرێم سوورە لەسەرەوەی کە 120 میلیارد دیناری وەگنیوەی داهاتی ناوخۆ نادات و داوای کردووە لێکۆڵینەوە لە داهاتی ناوخۆی هەرێم بکرێت و بەپێی ئەوە نیوەی داهاتەکە دیاری بکرێت.